لا هەرکوێک هەن و بینەری زوو منم کاتتان باش لە تورکیا و باکووری کوردستان سەردانی شاندی ئیمرالی ئەوەی کە چوون بۆ لای ئۆجەلان دواتریش هەندێک پارتی سیاسی دیکەیان بەسەر کردەوە ئەمڕۆ سەردانێکی گرنگیان هەبوو چوون بۆ لای سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پێشووتری هەدەپە کە بە دڵنیاییەوە لە زیندانە لە ئەدەرنەیە چوون ئەوان هەندێک قسەیان کرد و دەمیرتاشیش خۆی لە ئێکستۆری کۆمەڵاتی ئەکسپیامێکی بڵاو کردەوە قسەی سەرەکی دەمیرتاشەکرێت لە یەک دوو خاڵی دیاریکراوە کۆ بکرێتەوە پشتگیری بۆ دەستپێشخەری و پەیامەکەی با بڵێن ئۆجەلانەکە هەوڵەکانی ئۆجەلان دەڵێ لەو بارەیەوە بە دڵنیاییەوە مخاتبی سەرەکی ئۆجەلانەوە بڕیارێک لێەوە بدرێ گوێ لێ گیراوە تا حدێک خۆی بە دوورگرتووە لەوەی با بڵێن دەمیرتاش یەکێک بێ لە مخاتبەکان لەو نێوەندەشا بە دڵنیاییەوە هەرچۆن عەبدوڵڵا ئۆجەلان باسی هەندێک با بڵێن بڕیاری پێشوەختە با بڵێن زەمینە سازیەکە بۆی بگەن بە دەستپێشخەریەکی دیاریکراو بە هەمان شێوە سەلاحەدین دەمیرتاشیش دەڵێ هەم پەرلەمان هەم با بڵێن حکوومەت هەردووچیان دەبێت کۆمەڵێک هەنگاو بنێن بۆ ئەوەی بگەن بە جۆرێک لە متمانە بە پرۆسەی گفتوگۆکە دروست ببێ ئەمە خاڵە سەرێکیەکانی با بڵین پەیامەکەی دەمیرتاش بوون لە چوارچەوەی ئەو پرۆسەی گفتوگۆیی کە لە باکووری کوردستان و تورکیا دەستی پێکردووە بە دڵنیاییەوە ئەمەی کە لە تورکیا گوزەرێ پەیوەندی ڕاستەوخۆی بە ڕۆژاوای کوردستانەوە هەیە ویستێکی سەرەکی تورکیا لەکردنەوەی ئەم دەرگایە و با بڵێن قسەکردن لەبارەی دووبارە گفتوگۆ ئەگەری ئاشتی و بێدەنگکردنی چەک بە دڵنیاییەوە پەیوەستە بە ڕۆژاوای کوردستان لەو نێوەندەیە هەم لە ڕۆژاوای کوردستان هەم لە دیمەشق لە سووریا لە شام پێشهاتی تازە هەن سەرەکی ترینیان هەندێک پەیامی تازەی ئەوروپیەکانە بۆ دیمەشق لەبارەی با بڵێن پێدانی پلەپۆست بە چەکدارانی بیانی لە دیمەشق ئەمە تازە نییە بەڵام کاردانەوەکە یەکەم جارە ئەوروپیەکان بەو شێوەیە قسەی لەبارەوە بکەن سبەی نێش پێم وابێ کۆبوونەیەکی گرنگ لە سعودیە بەڕێوە چێ درێژکراوەی ئەوەیە کە لە عەقەبەی ئوردون کراوە هەندێک خاڵی سەرەکی لەبارەی پرۆسەی سیاسی بۆ داهاتووی سووریای نوێ لە عەقەبە قسەی لەبارەوە کرا لە سعودیەش بە دڵنیاییەوە هەر قسەی لەبارەوە کرێ و پێدەچێ ئیتر و پۆکان زیاتر دەربکەون هەمووەمانە پەیوەست بە باکووری کوردستان و تورکیا پرۆسەی گفتوگۆکان و بەستنەوەی بە ڕۆژاوای کوردستان و سووریاوە لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەکەم دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا پسپۆڕی پەیوەندیە نێودەوڵەتیەکان و شارەزای کاروباری تورکیا بەڕێزیان لە هەولێرەوە بە سواسەوە میوان من لە ئەمریکاشەوە میوانێکمەیە سیروان قەچۆ ڕۆژنامەنووس هەردوو لە بەخێر بێن دکتۆر حەسەن کاک سیروان هیوادارم زۆر باش بن دکتۆر لای ئێوە دەست پێیەکەم و بە دڵنیایی بە پرسی گفتوگۆکان با بڵێن شاندی ئیمرالی ئەوەی کە لە باکووری کوردستان و تورکیا گوزەرێ هێشتان تەبان ئەم قسەیە لە ڕووی کاتەوە تۆزێک درەنگە ئەم پرسیارە من ئاوا بیکەم بەڵام بە دەرفەتی ێزانم تۆم لەگەڵای بۆیە باسیەکەم ئەگەرنا چەند ڕۆژێکم ئەم پرسە دەستی پێکردووە مەسلەی تاکتیکی بوون و استراتیژی بوونی تورکیا پێم وابێ هەندێک ڕوون بۆتەوە بەڵام تۆم لەگەڵای بە دەرفەتی ێزانم هێشتان ئەو جەدەلە با بڵێن لە ئارادایە ئەمە تاکتیکە یان استراتیژە ئەمڕۆ سەلاحەدین دەمیرتاش قسەیەکە کاڵێ خۆم بە دوورەگرم لەوەی ئەمە ناو بنێم دواتر هەندێک ناوی بۆ دیاریەکە بەڵام پێش ئەواڵێ من خۆم بە دوورەگرم ئەم پرۆسەیە ناوێکی دیاریکراوی لێ بنێم و ئەمە بە دڵنیاییەوە ینی قسەیەکی پێدەچێم زیرەکانە بێ هەم پەیوەندی بۆشەوە هەبێ هێشتان دڵنیا نین لە نیەتەکانی ئەنقەرە تورکیا ئەردۆغان تۆ لەم بارەیەوە چۆنی لێ ئەڕوانی ینی بۆ لەم تەوقیتەیە کردنەوەی دەرگای ئیمرالی و گفتوگۆ لەبارەی جۆرێک لە چارەسەری زۆر سوپاس دەستان خۆش بێ پرسیارێکی زۆر جدیە لە ڕاستیدا هەر بۆ خۆی یەکێک لە گرفتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی ئەوەیە کە ناو لە پرسەکان ناو لە کێشەکان نانرێ بۆی چارەسەریان بۆ دیاری بکرێ ناوێکیان لێ نادرێ بەڵام با بابەتەکە وەک چۆن دەڵێ شۆڕ بکەینەوە بۆ وەڵامی خودی پرسیارەکەی جەنابتان زۆر زەحمەتە تۆ ناوی گفتوگوی یا مفاوەزات لە
لەو دۆخە بنیت کە لە نێوان ئۆجەلان و دەوڵەتی تورکیادا هەیە یانەوەی کە دەوڵەت باقچەلی و دوای ئەردۆغان پشتیوانی دەکات و ئۆجەلانیش لە سژنەوە یاخود دەڵێن پێشتریش دیدار هەبووە چکە گفتوگۆ دەبێ دوولایەن بەیەکەوە دابنیشن قسە بکەن و باس لە مفاوەزات بکەن بەڵام هەتا ئێستا تورکیا لایەنی کوردی بە مەخاتب ناگرێ ئۆجەلان بە مەخاتب دەگرێ کە ئۆجەلان بە مەخاتب دەگرێ دەبێ ئەو گفتوگۆی کە لەگەڵ ئۆجەلان هەیە لە قەندیل دەنگ بداتەوە و لە قەندیل جواب وەربگرێ و لە هێزە چەکدارەکانەوە جواب وەربگرێ ئەمە نییە دەتوانین ناوێکی تری لێ بنین بڵێن گفتوگۆی یا کەشی زەمینە سازی زەمینە سازی یا شکاندنی تابۆی ڕایگشتی زۆر شتی تر لێرەدایەک پرسیاری سەرەکی هەیە نابێت کورد لە وەڵامەکەی ڕابکە یا نابێت شرۆڤەکاران لێ ڕابکەن دەبێت حقیقەتەکەی ببینن ئەویش ئەوەیە تاکتیکی بوێیان استراتیجی کورد براوەی ئەم گفتوگۆیانەیە لەبەر ئەوەی دەوڵەتێک لە ئینکارەوە لە قەتڵ و عامەوە لە دێرسیمەوە لە سەید ڕەزاوە لە شێخ سەعیدەوە لە کۆی کۆمەڵکوژیەکانەوە لەم ئینکارە گەورەیە لە ڕێی تەواوی جونگەکانی دەوڵەتەوە و 80 ساڵ سیاسەتی خارجی بۆی تەرخان کردووە هەموو توانایەکانی ناتۆی لە پێناو تەرخان کردو ئەمڕۆ دێتە سەر ئەوەی بڵێ گفتوگۆت لەگەڵ دەکەم ئەگەر تاکتیکیش بێ ئەگەر ڕاستیش نەبێ بەڵام تابوویەکە دەشکێنێ گفتوگۆی 2015 کە بە بنگەز بەزگەیش گفتوگۆی 2024-25 کە نەتیجەی هەبیان نەبێ و گفتوگۆیەکی تر دوجار ئەمە نیشانەی زیندوی میلەتێکە ئەمە بۆیە دەتوانین بڵین براوەکەی ڕوحی کەلتورە ڕوحی سایکۆلۆژیایە براوەکەی لە زەمینەی سیاسی و کۆمەڵایەتی و سایکۆجڤاکیدا دەردەکەوێ نابێ لێ ڕابکرێ لە بەرەوەی تورکیا دەوڵەتێکی هەستیارە و پێی وایە بە چارەسەربوونی قەزیەی کوردی یا بەرەو پێشەوە چوونی هێز بەسەر ئەنادۆڵدا لە دەست دەدا کە بەسەر ئەنادۆڵیدا لە دەستدا بەرهەمی ئاژەڵداری نامێنێ و بەرهەمی ناوخۆیی نامێنێ خۆیشی نەوتی نییە ئیتر ئەپێچرێتەوە بۆ لایەکەی تر ئەمە هیچی ڕاست نییە بە پێچەوانەوە کورد و تورک بەیەکەوە بەهێز دەبن بۆیە ناونانەکەی تۆزێک زەحمەتە بەڵام نەتیجەکەی ئاسانە نەتیجەکەی شکانی تابووی ئەو تابووەیە کە دروست کراوە کە ڕایگشتی پێ ژەهراوی کراوە ئەم تابووەیە دەشکێندرێ بەڵام دوجار ناتوانین ناوی گفتوگۆی لێ بنین وەکەوە گفتوگۆی کە لە هەفتە چوار لە نێوان بارزانی شۆڕشی ئەیلول و عێراقدا هەبوو لە 1970 لە نێوان یەکێتی خوا لە خۆش و مام جەلال لەگەڵ بەعزدا هەبوو و ئەو گفتوگۆیانەی دیکە تەنانەت وەکو ئەوەش نییە کە ئۆزال ساڵی 93 لە ڕێگەی جەلال تاڵەبانیەوە لەگەڵ پەکەکە جۆرە گفتوگۆیەک هەبوو و هەروەها نەگەیشتۆتەوە ئەو ئاستەش کە پێشتر لە ئۆسڵۆ هەبوو بەڵکو شکانی تابۆی ڕایگشتیە دکتۆر تەدابیرێکە بەرامبەر بەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکەدا هەن زۆر باش شیت کردەوە بەڵام ڕاستیەکەی هەر ئەمە هەر خودی ئەم قسانەی بەڕێزێت ئەوەی کە ناتوانین ناوی گفتوگۆی لێ بنین هێشتان ڕەوشێکی زۆر ئاسایی بۆ مرۆڤێک کە نازانم چۆتە 80 ساڵ سەر 80 ساڵیان نا ڕاستیەکەی ئەبوو بزانمەوە کەم تەرخەمیە مەبەستم ئۆجالانە تورکیا نەتوانێت ڕەوشێکی دیاریکرا و ئاسایی بۆ ئۆجەلان دروستکە بۆ ئەوەی پرۆسەکە هیچ نەبێ ڕنگوڕووی گفتوگۆی لێ دیار بێ زیرەکانە نییە هێشتان بە گومانی تاکتیکەوە لی بڕوانی من بۆ ئەڵێم تاکتیک بۆ ئەوەی کە تورکیا لە ڕەوشێکی دیاریکرا و لەم دۆخەی ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاستی پیاتیە پەڕێ ئەوەی خۆی ئێوێ لە کوردی وەربگرێ بەڵام ئەو پرسە سەرەکیانەی کە کورد ئێوێ لە چوارچەوەی تورکیا و باکووری کوردستان تەنانەت ڕۆژاوای کوردستانیش دوجار وەری نەگرێ لە تورکیا و ئەوەی کە بە قازانجلەی دەرەچێ دەوڵەتی تورکی بێ نەک کورد و کوردستان وڵی جەنابەت یەک لەو ڕۆژنامە نووسانەی کە قوڵ پێیت پێ بردووە من دەستخۆشیت لێ دەکەم لە ڕاستیدا خۆی بابەتەکە ڕوحی بابەتەکە ئەمەیە کە باست کرد وەڵامەکەش هەر لە پرسیارەکەی جەنابەتدا هەبوو بەڵام من وتم هەر کامێکیان بێ سوودە کەلتوریەکەی هەیە سوودە سایکۆلۆژیەکەی هەیە بۆ کورد باشە تۆ ئێستا تەماشاکە ئینتەرنێت سەروج تەماشاکە مەخزەنی ئینتەرنێت کۆگایەکەی تەماشا بکە
هەزاران مقالی تێدا کۆبەوە کە باس لە چارەسەری پرسی کورد و هەروەها گەورەی ئەو میلەتە دەکاتکەواتە لە قازانجی ئەو میلەتەدایە بۆ دەوڵەتی تورکیاش ئاسان نییە وەکو عێراق و سووریا وا بە ئاسانی مل بدات چکە دوو دەوڵەتی گەورەمان لە ناوچەکەدا هەیە یەکێکیان تورکیا یەکێکیان ئێرانی ئەوان خۆیان لە ئەمریکا و دەوڵەتانی ئەوروپی کۆنترن و هەژوونێکی گەورەیان هەیە هەر یەکێک لەو دوو دەوڵەتەدان بە قەزەی کوردیدا بنێ لە پارچەکانی دیکە خۆی چارەسەر دەبێت ئەمە لایەنێکە خاڵێکی دیکە جەنابەت باست کرد ڕێم پێ بدەکە سەپۆرتێکی باشت کەم ئەویش ئەوەیە فعلەن بابەتێکی 100% تاکتیکی بوو بەهۆی ئەو گۆڕانکاریی کە لە ناوچەکەدا هەبوو نازانم کاتت چەند ماوە میوانی ترت لە خەتە چاوەڕێ دەکایان نا بەڵام هەموو لایەکمان دەزانین کە ئێستا گۆڕانی زۆر خێرا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەن ئەو گۆڕانانە ئێستا دەستیان پێ نەکرد ئەم گۆڕانکاریانە دەمێک بوو دەستیان پێکردوە سووریاش لە ناو پاڵێوراو بۆ گۆڕانکاریەکان و کوردیش لەوێ حازریەتێکی هەبوو تورکیالەی دەترسا دەیمن دکتۆر لەو بارەیەوە دواتر پرسیارت لێ یەکەم لەو بارەیەوە دواتر پرسیارت لەکەم بۆی کاتی زیاترت هەبێ بەڵام یەک شتی بچووکم وەڵام بەرەوە ڕاستی ئێمە کەم قسە لەو بارەیەوەکەین بەڵام بۆ من گرنگ بوو چونکە ئێوە باستان کرد مەسەلەی با بڵێن سایکۆلۆژیای کۆمەڵایەتی لە تورکیا بە تایبەت تورک ئامادەن سایکۆلۆژیای تورک ئامادەیە بۆ پرۆسەیەکی لەم شێوەیە و ئامادەگیەکە لە 2015 و لە نەوەتەکان زیاتر ئامادەیە یان ناوەکو خۆیەتی ڕاستیەکەی هیچی وان نەگۆڕاوە چونکە ئەمە گرنگە بەڕاستی بە دوو هۆکار گۆڕانکاری گەورە هەیە یەکێک بەوەی کە کۆی پارتە سیاسیەکان ئێستا لەگەڵ پرۆسەکەدان پێشتر کە دەوڵەت باخچەلی یا پارتی ڕەگەزپەرست کە تەنها بوونەکەی لەسەر حیسابی ئینکاری میلەتی کووردا کەس نەیدەوێرا لە بن ئەم پارتە لە بەرمەها پەبزوتنەوەی نەتەوەی ڕەگەزپەرست چەپی ڕەگەزپەرست ئێستا خۆی دەرگاکەی کردوێتەوە ئەردۆغان پێشتر لەبەر جەهەپە نەیدەوێرا یا لەبەرەوەی لایەنەکانی کە مزادەی لەسەر نەکەن لە بیرتانە کە بزوتنەوەی سەوز لەگەڵ جەهەپە تەنانەت چۆن ئینتیخاباتەوە چۆن شکستیان خوارد بەرامبەر ئەردۆغان و بوونە پەنج ناچار تەشکیلی حیزبیشیان گۆڕی ئێستا جەهەپە خۆی ئەڵێ ئەگەر بە جددیتان بێ منیش لەگەڵدام دەستان خۆش عسکەر لە ژێر دەسەڵاتی ئێستای ئەردۆغان و دەوڵەت باخچەلیدایە مخابرات لە ژێر دەستی خۆیاندایە تاکە حیزبێک نابینی دژی بێ بەڵێ بۆیە ئێستا هیچ کۆسپێک لە بەردەمیاندا نییە بەڵام لە تورکیا خەسڵەتێکی زۆر سەیر هەیە یعنی لە ڕۆژێکدا کە ئیعلام گوتی کورد خیانەت کارە و کورد پارچەیە و هەمویان بە جارێک دژت دەبن کاتێک هەمویان بە کۆدەنگی دەڵێن دەبێت کێشەکە چارەسەر بکرێ هەمویان دەڵێن با چارەسەر بکرێ یعنی لە شەو ڕۆژێکدا تۆ ڕاگەیانی تورکی نەرم دەبینی لە شەو ڕۆژێکدا زۆر توندی دەبینی ینی لە ڕاستیدا زۆر یعنی بەیەکەوە یەکڕێک ئیژ دەکەن کە ئەمە لە کەم وڵاتانی دیکە بینراوە سەرنجام ئێستا زەمینەکە لە هەموو کاتێک لە بارترە بە تایبەتی کە هاوڵاتیانی تورکیاش دەزانن کە ئیتر دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت بگۆڕدرێ زۆر باشە سواز دەکەم دکتۆر کاک سیروان دووبارە سلااوت لێبێ سواز دەکەم کە لەگەڵ مای لە ئەمریکاوە ئەتوانی پێم بڵێ لە ئەمریکاوە دەنگدانەوەی ئەم پرۆسەی ئێستا لە تورکیا و باکووری کوردستان دەستی پێکردووە چۆنە و من ڕێ بە خۆمەیەم یەکسەر بیشی بەستمەوە بە پەیوەست بە ڕۆژاوای کوردستانەوە یعنی بەڕاستی ویستی سەرەکی یان یەکێک لە ویستە سەرەکیەکانی تورکیا پەیوەستە بەوەی کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان و لە سووریا ئەگوزارێ لە ناوچەکە ئەگوزارێ و ڕووداوەکان خێران هەر بەڕاستی تورکیا ئەوەی ئەوێ لە چوارچێوەی با بڵێن گفتوگۆکانە تایبەت بە ڕۆژاوای کوردستان دەستی کەوێ ئەتوانێت بەو خێراییە دەستی بکەوێ یان نەخێر ڕووداوەکان لە ویستەکەی تورکیا زۆر خێراترن gelek spas bota û mêvanê te û bînerên we yanî ez dibînim ev wekû doktor Hesen jî got ev tiştên ku niha li Tirkiye çê dibin ev destpêşxeriya ku hikûmeta Tirkiye dest pê kiriye girêdayî guhartinên li seranserê rojhilata navîn çêdin wekû doktor jî got yanî lê tişta bû ez bêjim ez bawer dikim stratejî ne tiştekî teknîkê ez ber got dem dirêje Tirkiye Tirkiye çaverey guhartineke mezin rojhilata navîn dikeş berlo dixwaze gavên pêşwext bavêje Koreyê li ber wê yekê bigire heger em ji perspektîva Amerîka lê binarin sedî sed Amerîka wê piştgiriya vê yekê bike ji ber ku Amerîka gelek caran ji ez bawer dikim karbidestên Amerîkî li ser vê yekê axivînin gotin ku eger hat û prosesek aştiyê li Tirkiye dest pê kir sedî sed wê Amerîka piştgiriyayê bike bi taybet Amerîka dizane ku yekser
ڕنگڤدانا یان کاریگەریە چ پرۆسێسێکە ئاشتیە دناوبەرە کورد و حکوومەتە تورکیەدا لە ناو تورکیە باندۆرا وێ لەسەر ڕۆژاوای کوردستانی بتایبەت وێ هەبژبەر و ئەس باوەڕ دکەم ئەمریکا وێت قۆناغا بێدە پشگیریا وێ بکە ئەم ژبیر نەکەن کۆنها هین دە ڕۆژمانە حتاکۆ ڕێڤەبەریا ترامپ یا کۆماری وەرە سەردەسەڵاتێ و ترامپ بە پرسپەکتیڤەکەن و بە سیاسەتەکە دەرڤەیان نوێ وەرە هۆلێ ترامپ و تیما ترامپ سەدی ژبەرلۆ تو نکاره بیجن ها امریکا به چه شیوهی لید نرن حال حاضر امریکا دخوازه او روشک و روجاوا و لسوریه بگشتی هیه وک خوب مینه یک جه اوکو هیزن امریکی تگو هرتن ده هبونا هیزن امریکی لسوریه و لروجاوا ده نه گوهرتن جبرگو او یک سر گریدانا و به وان ایریشن ترکیه و گرید ده او یک یا دو امریکا یعنی ریفبریا بایدن نها کو بیتری هفته که مایه نخوازه کو تگاوه که استراتژیک هم بر یان هلوسته که هم بر ویروشا کل ترکیه چه به باویجش برگو یعنی ام بیجن ماندیتا وی نمایه یعنی دسالات وی نمایه جبرلو از دبیجم پشتی 21 روشا 21 مهی و تشتکی نو وره هوله لگور آخافتنین ترامپ لگور آخافتنین کار به دستن کوی ببین کابین وزیر د کابینه ترامپ ده خویای و دتشت ورن کرن یک جه و صدی صد هفکاریا به ترکیه را وره آستا کردنش برگو ترامپ خوشی داویترین پرس کنفرانس خود بحثاوی که کر کو او اردوغان و حواله کی نزدیکی خود بینه و رزیل دگره و باور دکه کو اردوغان جی رزیل دگره و لسر و اساسی سیاست که شخصی آوا بکه لالیه دنرین آمده و هیزن امریکی دقوناغا بیده ترامپ بلکی نحزاوی سرکی بکو هیزن امریکا لسوریه یان لدورین دن بهلش برگو بشک و سیاستاوی جداوی کرنا شرین بیداوی ین امریکا ولاتا ناوین لید تخمین آمده کسین دناف کابینه ترامپ ده کسین وکو مایک والز یان جی تولسی گابرد یان جی مارکو روبیو کوی به وزیر دروه افانا وی کاربن ببن سرکیشن سیاست دروه ترامپ هم بر سوریه و روجاوای کردستان ام قسێت کۆمەک مەکابۆی پرسیارێک بکەم هەڤاڵ سیروان وتت ئەمریکا ئەوێ دۆخەکە لە ڕۆژاوای کوردستان وەکو خۆی بمێنێ کە ئەمە بە دڵنیایی ئەو ویستی تورکیا نییە ینی تورکیا کەمتر لەمەی ئەوێ ئەمەی ئێستەی ناوێ بۆ کورد لە ڕۆژاوای کوردستان و سووریا بەڵام وتت ئەمریکا ئەوێ جارێکە دۆخەکە لە ڕۆژاوای کوردستان بۆ کورد وەکو خۆی بمێنێتەوە ئەمە یەک دوو باست لە ویستی کەسی ترامپ کرد و چوزانم ئەو خۆشەویستەی لە نێوان ئەو ئەردۆغانە هەیە لەگەڵ ویستی با بڵێن ئەوانەی چواردەوری ترامپن بە ڕۆبیۆ و واڵز و ئەوانەی دیکەوە تەنانەت ئۆرتاگۆسیشی هاتوۆتە سەر تۆ پێم بڵێ کامیان ئەتوانن با بڵێن کاریگەری لەسەر سیاسەتی ئەمریکی دابنێنەوەی چواردەوری ترامپ ئەتوانن وا لە ترامپ بکەن وەکو ماوەی یەکەمی 2016-2020 تایبەت بە سووریا و ڕۆژاوای کوردستان بیر نەکاتەوە یعنی ترامپ 4 ساڵی وینی داوینە نەما ئێدیکارە جارێک دەم ببە سەر و پشتی وێژ بەرەوە ئەڤ یەک هەرگاو لەبەر چاوات داڕشتنا سیاسەتا دەرڤەیە ئەمریکا دە وەرەگرتن ژبەر و ترامپ دەزانە کۆ ئێدی افتنی 4 سال پێدەن حیاژێ بێ هەنە گوهرتنان بکە هەنە گوهرتن سەر ئاستا ئەمریکا ئەم تەف دەزانن کو ئەمریکا ئەم بێژن 7-8 ساڵێن داویدە سیاسەتا خۆی گشتی یاد جیهانی گوهردیە داکۆ بێتر بالێ بدە سەر چینێ نوها دو تشتەن پێش ئەمریکا یەک شێک و شەڕێ لە ئۆکرانیا بداوی بکە و بێتر بالێ بدە سەر سیاسەتا ڕێگرتنا لەبەر چینێ ڕۆژەڵاتە ناوین دە قۆناغا دووەمتێ ئیسرائیل vەیەکێ ناخواست ئیسرائیل دەزانن و ئەمریکا حتا دناو دەجی ترامپ وەکو کەسێکی نێزیکی سەرۆک وەزیرێ ئیسرائیلێ بنیامین نەتەنیاهۆیە دخوازە دیسە دۆسەیە ڕۆژهەڵاتە ناوین بینە پێش سەر ماسەیە ئەم بێژن لیستەیە پێشینەیان یا حکوومەتە ئەمریکی تشتێن گرنگ ئەرمان جاوان دە قۆناغا بێدە کۆ ڕۆژهەڵاتە ناوین تشتێکی گرنگ ببینە ژبەرلۆ ئەس دەبێژم کەسێن وەکو ڕوبیۆ هەلوەستێن خۆیان دژی ترامپ و ببوورە دژی ئیرانێ و حتا ڕادەیەکی نزیکی کووردا بوون ئەف کەسانە وێڕێ وەرەداینە ترامپ وێ گوه بدوان ژبەرگۆ ترامپ وێجارێ ئەزمونژ 4 ساڵێن پێشی کردێت سەرۆکەتیا خۆی جارا پێشی ئەو جارا پێشی کەسن ئاین بەلکی هینێک جوان کەسنی تەکنۆقرات بوون کەسنیش دەرڤەی بدواری ئیدئۆلۆژیدا نەنێزیکی ترامپ بوون گەلک ئالۆزی و ئاستەنگ چێبوون ئەف کەسانە ڕاستە کەسنی خۆزی ئەبوون وێجارێ مەبەستا من لێ دەهەمان دەمێدە کەسنی دلسۆزێ ترامپن یعنی نێزیکی ترامپن ئەس باوەڕ ناکەم کۆ لەبەر ترامپ بکە ئەگەر ترامپ بخوا
خوازە تشتێکی لوەیەکی بگرێژ بەر لۆ دوێ مرۆ بە ئەوەیەکی دیالکتیک مەسلێ بنەر لە ئالیەکی باشە و 4 ساڵ تەنێ ینی ترامپ تەنێوەی 4 ساڵا بمینە سەرۆک لێ هەمان دەمێدە ئەف 4 ساڵ تێوێ واتەیە و ترامپ بەلکی گەلک تشتان بکە کۆ نەل گەور بەرژەوەندیا کوردابن بتایبەت کوردێن باکوور و کوردێن ڕۆژاوا و حتا ڕادەیەکێژی کوردێن باشوور ئەس دەبینم بگشتی بڕاستی دەوێ کورد ینی هەگەر مەرۆ ئەوەیەکی بەرفرە لە پرزگرێکا کوردی بنەڕە مەرۆ تەنێ بالێ نەدەسەر ئەمریکا هەبوونە ئەمریکا دۆسەیە سووریە دە گرینگە و ئەم دەبینن نها ji qonaxa leşkerî êdîtke ve qonaxa diplomatîk de jî niha şandeke Four Seasons li hotela Four Seasons li Şamê hema dikaribêje hemû Emerîkî tê de ne karê xwe berdewam dikin divê Amerîka Sûdê ji wê yekê bikirin wekû nimûne divê Kurd li Şamê bihêz bin heta ku tu destkeftên xwe li Rojava li Qamişlo Amûdê û Kobanê û deverên din biparêze divê ku helwesta te ya xurt li Şamê hebe û nimûneya Iraq û Başûrê Kurdistanê baştirî nimûneye çi cara ku Kurd li wê dême serî kak Sîrwan rastiyekî emeyan dême serî wa em ê reî êw bizanim Diktor Hesen bibûre çawirêt kir ئەدویست گفتوگۆکان ئەو دەرگای تورکیا کردوێتەوە بەڕووی ئیمرالی ببەستیتەوە بە دۆخی ناوچەکە بە تایبەت من ئەمێ لەبارەی ڕۆژاوای کوردستانەوە قسەم بۆ بکەی وتم یعنی تورکیا شتی بە پلەی ئەوێ بۆی لە ڕۆژاوای کوردستان دەستی کەوێ و ئەوەی کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان هەیە و قودرەتەی کە کورد لە چوارچەوی سووریا ئەتوانێت پیشانی بە تایبەت قودرەتە سەربازیەکە تورکیا ئەمە ناخوازێ بەڵام بەڕاستی ڕەوشەکەش زۆر خێراتر لەوە با بڵێنێ ئەچێ بەرەو پێشەوە لە سووریا و ڕۆژاوای کوردستان لەوەی کە تورکیا بتوانێت بەم دەم و دەستە شتێکی دیاریکرا و لە ئیمرالیەوە تایبەت بە ڕۆژاوای کوردستان وەرگێ ئەمە بە چیەگا تورکیا ئەوەی کە ئەیەوێت تایبەت بە هەسەدا تایبەت بە کورد لە ڕۆژاوای کوردستان ئەتوانێت لە ئیمرالی وەرگێ بەم خێراییە یان بەڕاستی ناتوانێت کاریگەری کۆمەڵایەتی و سایکۆلۆژی ڕووداوەکەی 2010 و 19 و شێوازی حکومڕانی ترەمپ داین و کاتێک تەحلیل دەکەین ترەمپێکمان بیردێتەوە کە بە تیوتێک پشتی کوردەکانی ئەوێ بەردا بەڵام زۆر گرنگە ئێمە تابلۆی کە ڕوونتر بووتەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سووریا تا ڕادەیەک شی بکەینەوە لە ڕاستیدا ئەجێندایەکی هەیە کە خۆر ئاوا بە گشتی لە دەوری کۆبۆتەوەش ئەجێندای ئیسرائیل یعنی ئیسرائیل توانیوێتی هەر هەمویان لە دەوری ئەجێندایەکی نوێ کۆبکاتەوە کە پەیوەندی نەک بە ئاسایشی ئیسرائیلەوە هەیە پەیوەندی بە ئاسایشی سیستەمی ئێستای جیهانیەوە هەیە کە ئەو سیستەمەیە ئەمریکا و بەریتا و ئەوروپیەکان خۆر ئاوایەکان لە دوای جەنگی جیهانی دووەمەوە دروستیان کردووە شەبقە بەسەرەکان دروستیان کردووە چەند ساڵێکە لە ڕووی تیۆری و پراکتیکی چاینا رووسیا ئێران تا ڕادەیەکیش تورکیا ئەم سیستەمەیان ڕەت کردوێتەوە بە بەرچاوگرتنی ئەوەشکە لی ئاگادارین تورکیا ئەندامی ناتوێ و ماوەتەوە لێدانەکە لە ئیسرائیل لە 7 ئۆکتۆبەر خەتەرترین مەترسی بوو بۆ سەر سیستەمی کە لە دوای جەنگی جیهانی دووەم شکلی گرتووە و خۆر ئاوان وێنەرایەتی دەکات یعنی نقطەی مەترسی بوو ئەمە لێدان نەبوو لە ئیسرائیل لێدان بوو لە کۆی لە ڕوحی سیستەمی ئێستا لە بەرەوەی بەردەوام سیستەمی دوای جەنگی جیهانی دووەم سیستەمی ئەمریکی سیستەمی بەریتانی ڕووسی عەفو ببوورە فەڕەنسی ئەڵمانی خۆر ئاوایی دوو نوێنەری هەبووە لە ناوچەکەدا یەکێکیان تورکیا بووە یەکێکیان ئیسرائیل بووە تورکیا تا ڕادەیەکی زۆر ڕووی خۆی کردوێتە ئەم لایە لەگەڵ شەنگەهای S400 سیخۆ و کۆمەڵی گفتوگۆی تر ئیسرائیل ماوەتەوە کاتێک لە ئیسرائیل وەڵاهی دەرفەتێک داومەتێ پرسیارێک بکەم دکتۆر ئەحمەد بمبورە ئەتبڕم بەڵام ئەزانی باست کرد وتت ئەمەی کە 7 ئۆکتۆبەر ڕوویە لێدانە لەوەی کە وڵاتانی با بڵێن بلۆکی ڕۆژاوا لە دوای جەنگی دووەمی جیهانی دروستیان کردووە و لەم ئەخیرانەشا تورکیا و رووسیا و ئێران و ئەوانەی دیکە دژی ئەو با بڵێن ئەو سیستمە بوون کە ڕۆژاوا ئەوێ یان ویستوێتی دروستی بکەوە دروستی کردووە تۆ پێم بڵێ ئێستا لە ڕۆژاوا ئەوەی کە سەیری تورکیاکەن بە بەشێک لە لێدانەکەی چوارچەوەی 7 ئۆکتۆبەری بینن یان نا ئەزانی ئەم قسەیە زۆر زۆر بنەڕەتی ئەگەر وا سیر بکرێەوە وا سیر نەکرێ بە دڵنیایی با من بە جەنابەت بڵێم خۆی پرسیارەکەی لە کاکسیروانت کرد
ئەو کاتی من خۆم بۆی حاضر کرد کە دەرفەتێک بکەمەوە منیش شتێکی لێ ئیزافە بکەم بە ڕێزیان باسی کرد ئەویش ئەوەیە کە ئێستا دۆخی سووریا تەنها دۆخی ترەمپ نییە مانەوەی ئەمریکا لەوێ تەنها پەیوەندی بە بەرژەوەندی ئەمریکاوە نییە پەیوەندی بە کۆی سیستەمی خۆر ئاواوە هەیە بۆیە بە هیچ شێوەیەک تۆ ترەمپێک نابینی جارێکی کە یا گریمانە ناکرێ یا هیچ پێ ناچێ ترەمپێک ببینی بە ئارەزی خۆی بە تویتێک ئەمە بکە بوونی هێزەکانی ئەمریکا لە سووریا هێچگار گرنگە هێچگار ستراتیژیە و ڕووسیاش بەمانەوەکەیان لەوێ ڕازیە چای ناش هەتا ڕادەیەکی زۆر لێی بێدەنگە هەتا ئێستا کۆمنتێکی ئەو تۆی نییە فلەبەر ئەوە ئێمە نابێ کاتێک خوێندنەوە بۆ قەزیەی خۆر ئاوا سیستەمە نوێیەکە تورکیا و کورد و بابەتەکانی کە دەکەین لە باکووری خۆرهەڵاتی سووریا ئێمە تەنها تورکیا و هەسەدە و ئەمریکا ببینین نەخیر ئێستا بابەتەکە بووە بە ئاسایشی ئیسرائیل ممکن نییە جارێکی تر شام بە هاوسەنگی نەبێ ببێتەوە سنتەر ئێستا زۆر جارەڵێن با کوردەکان بچنە شام بچن لە شام چی بکەن شام توانای هیچ شتێکی نییە چەکی نییە سیادەی نییە کۆدەنگی نییە ناکۆکی ناوخۆیی هەیە دینارێکی نییە بۆ ئەوەی هاوکاری هاوڵاتیەکانی پێ بکە خۆی پێ نوێ بکاتەوە پەنا بۆ قەتەر و سعودیا ئەبا تورکیا هەرچەند ئارەزوو بکە ناتوانێت ئاوەدانی بکاتەوە واتا قەزیەکە نابێ بە تەنها لە هێرشی چەکداریا ببینین کە کراوەتە سەر ناوچەکە و ئەحمەد شەرعەوی کۆنتڕۆل کردووە لە بیریشمان بێ ئەو حکوومەتە کاتیەی کە سەرۆک کۆماری تورکیا دروستی کردبوو نەیتوانی بەرەو شام بێ مایەوە لە حەڵەب مایەوە لە منبج مایەوە لە شوێنەکانی جا دکتۆر تۆ پێم بڵێ ڕاستیەکەی باسی تورکیا و ئەمریکامانە کرد لەگەڵ ئیسرائیلە بۆیە قەزیەکە تورک نییە بە تەنها ئێستا ئەو گرەوەی تورکیا لەسەر هاتنی یان هاتنەوەی ترەمپ ئەیکا بەوەی کە ئیتر ڕێگەی گەیشتن بە استراتیژەکانی لە چوارچەوەی سووریایە هیچ نەبێ ئیتر گوڵ ڕێژە وانە بەو شێوەیە نییە خیر لەبەرری خاڵ مەسەلەن چەند ئارگومنتێکی گرنگ بدەمێ یەکێک لەوانە من لەوانەیە جاری تریش تاکیدم لێ کردبێتەوە کە فەڕەنسا بەو هەموو گەورەی خۆی کە سووریا میراتی فەڕەنسیە مڵکی فەڕەنسیە کۆلۆنی فەڕەنسی بووە و عسکەریەکەی لە کولیای ڕێوڕسمی سەربازی چۆنی عێراقی بەریتانیایی سووریا فەڕەنسیە جگە لەوە زیاتر لەوێ کەڵچەری فەڕەنسی و پێشکەوتنی گەلی سووریاش ئەگەر کاتێک دەبینی چەند قاتی خەڵکی عێراقا ئەسڵەن مەسایلی عەشایری و بابەتی هەندێک بابەتی دیکە هەن لەوێ نین بە تایبەتی لە ناو موجتەمەعی عارەبیشدا بابەتەکانی دیکەشدا فەڕەنسا کاتێک لە لوبنان لە باکووری ئەفریقا بە بنبەست دەگات دەیەوێ بێتە سووریا لە هەرێمی کوردستان پێشدا دوایی بۆ سووریا بۆیەش سەرۆک ماکرۆن ڕای دەگەێنی ئەگەر ترەمپیش ئەوێ بەجێبێڵی ئەوان دەمێننەوە یعنی بەدڵنیایی ئەگەر ترەمپ بڕیارێکی خێرا بدا تۆزێک بەڵانسەکە تێک بدا جەنگی تر دروست دەبێت دکتۆر ئەم قسێتم ئەمە لە سەری بۆستانێ بابەتەکە ڕازیکردنی کۆی وڵاتانی ئەوروپایە باش کە ماکرۆن ئەڵێ ئەگەر ترەمپیش بکشێتەوە ئەمریکاش بکشێتەوە ئێمە لەوێ دەمێنینەوە مەبەستی کۆی سووریا بە ڕۆژاوای کوردستانەوە مەبەستی ڕۆژ ئاوای کوردستانە لەبەر ئەوەی بۆ بەشەکەی دیکەی سووریا لەگەڵ قەتەڕ و لەگەڵ بەحرین لەگەڵ عەفو سعودیە و ئەوانە قسە دەکەن بەڵام ئەوەی کە ئێستا هەیە شام وردە وردە دەورەکەی شکلی دەبێت تۆ تەماشا بکە کاتێک ئەوروپیەکان بۆ من چەند نمونەیەکت بدەمێ بۆ نمونە ئێمە بینیمان کاتێک کە شام گیرا وەفدەکان یەکەم شوێن سەردانیان کرد ئەستەمبوڵ و ئەنقەرە بوو بەڵام کاتێک تورکیا کەوتە شەڕێکەوە کە تاقەی کورد و تورکیشی بەهادەردا بە تایبەتی تورکەکان زەرەریان لێ کرد تەماشا دەکەین وەفدەکان ڕویان کردە دیمەشق دوای ڕوونکیان کردە سعودیە و ئەوانەکە واتە ئێستا ئیپیسێنتەرەکە گۆڕاوە چەقی قورسایەکە گۆڕاوە قەزیەکە تەنانەت خودی ئەحمەد شەرع خودی جۆلانی لە ڕاستیدا ئێستا زۆر لەژێر پرسیاردایە توانای چەکەکەی توانای ئابوووریەکەی توانای دیبلۆماسیەکەی جاوەڵا دکتۆر لەو بارەیەوە دێمە سەر ئەو پرسە ئەوەی کە هەم دیمەشق هەم تورکیاش بۆ ئەوەی بتوانن پرۆسێک لە سووریا سەر پێ بخەن بەڕاستی بە تەنیا ئەتوانن یان یەک دنیا فاکتەری دیکەیان پێویستە دواتر لەو بارەی و گفتوگوی چڕەکەی نەیبەستمەوە بە کۆبنەوەکەی سبەینەی سعودیەیشەوە ئەگەر دەرفەتم بی بەڵام هەواڵ سیروان باست لە سەردەمی دۆناڵد ترەمپ کرد بۆ تورکیا بەڵام قسەیەکی دیکە هەیە لەو بارەیەوە
ئەوەی کە دۆناڵد ترامپ بەهۆی مەشغوڵ بوونی بە پرسی رووسیا و بە پرسی چین ئەوە نییە پرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەک لە شێوەکان بەجێ بێڵێ بۆ قەدەر، بەڵکو بە بنیامین ناتانیاهۆ بە ئیسرائیلیەکانی وتووە ئێوە لەو بارەیەوە استراتیژی خۆتان بڵێن دابڕێژن، قسەی خۆتان بکەن و جێبەجێکردنەکەی لەسەر ئێمە بەجێ بێڵن. بە دڵنیاییەوە بۆ دۆخی دوای 7 ئۆکتۆبەر ناکرێ ئەمریکا بەو شێوەیە کە 2016-2020 مامەڵەی کرد لەگەڵ بۆ نمونە سووریا بە هەمان شێوە مامەڵە بکاتەوە. ئێستا دۆخێکی دیکەیە. ینی ئێمە خوازم vێدێکێ بێژم کەەوە وەکو دەکتۆرژ باوەڕکن بەحساوێ کرد ینی نها پشتی ینی ڕۆژهاتە ناوین تشتێک گۆلنها ڕۆژهاتە ناوین دەبێ تشتێکی 100% نەت دەستی ئەمریکا دەیە بۆ هەردنێن ڕۆژ بلۆژ سەر عردەی بەلکی ئەمریکا نەتخواست بۆ دوێ دەما نێزیکدا ڕێژیمە ئەسەد بڕۆخە ji ber ku ئەوەیە ببوو وەک بەفەر زۆن di navbera em bêjin îran û İsraîlê de lêbû ev yek bû Amerîka dixwaze yekser xwelgul li gel vê rewşa nû guncav bikin bala xwe bidîne yanî yekser piştî ku heştê meha borî rejîm hata rûxandin rejîma Esed yekser İsraîlê bi alîkariya Amerîka yekser dest bi bombekirina bingehên leşkeriyên تا سوریه کرد واتە ئەوە کۆ نوها دوو ئاکتۆرێن سەرەکی لە ڕۆژهەڵاتە ناوین هەنە و سیاسەتی بڕێوە دەبن تورکیش ئالیەکی بە و ئیسرائیل ژە ئالیەکی بە هەردووژی هەواڵبەندن یەک هەواڵبەندە کە بڕێکەوتنە چارچۆوەیە ناتۆدا ناوبەرە تورکیە و ئەمریکادا و یەکژ باشترین هەواڵبەندن ئەمریکا سەر ئاستا جیهانینە ئەمریکا دەوێ وەیەکێ باڵانسەکێ تەرازوویەکێ دناوبەرە وێ پەیوەندیاخوا دناوبەرە هەردوو وڵاتان ببینە ئەم تەف دەزانن کۆ دقۆناغا بێدە وێ سووریە وێ تورکیە لە سووریە سەردەست بە ئەڤایە ڕاستیەک و ژنهادە دیپلۆماتên ترکیەکێ بێژن ژنهادە ئەردۆگان vêkê dibêjin ku wê destê wan di dareştina destûra nû ya Sûriyê hebû wê destê wan di nû avakirina binesaziya aborî û leşkerî li Sûriyê hebe lê li aliyê din heta kîjan redeyê wê İsraîl razî be ku Sûriyeke were holê dîse bibe metirsîdar bibe metirsî li ser emin û asayişa İsraîlê ez bawer dikim divê yanî Kurd yanî bala xwe dê tiştekî giring heye ku ez bawer dikim pirsgirêka Kurd ئەزانی کاک سیروان لەم بارەیەوە یعنی دوو قسەت کرد زۆر باش بوو. تورکیا ئەیەوێت ویستی هەیە کە لە چوارچەوەی داڕشتنەوەی سیاسەت دەستور سووریای نوێ کاریگەری هەبێ بەڵام گرفتەکە ئەوەیە تێگەیشتنیان لەگەڵ تێگەیشتنی ئیسرائیل وڵاتانی کەندا و تەنانەت ئەمریکاش تێگەیشتنێکە لە هەندێک شوێنە بەریەکەکەون جیاوازن. من یەک قسەی ئەردۆغانت لەم ڕۆژانەی پێشوا بیرەخەمەوە کە بەڕاستی ئاماژەیە بۆ جیاوازی قوڵ لە بینی ویستی تورکی لەگەڵ ویستی ڕۆژاواییە بە ویستی ئیسرائیل و ئەمریکاشەوە. زانی ئەڵێ چی؟ ئەڵێ با بڵێن ئیمپریالیزم ناوێرێ ینی نەیویست بڵێ ئەمریکا بە دیاریکراوی ئەڵێ ئیمپریالیزم ئەوێت تیرۆر بەکاربێنێتەوە لە سووریا بۆ داڕشتنەوەی پرسەکان تایبەت بە سووریا داڕشتنەوەی کارتەکان دووبارە چوزانم ئەوەی کە هەیە لە سووریا دووبارە دابڕژرێتەوە یعنی ئەوێ بڵێ ئەمریکا تیرۆر بەکار تەمان کاڵە تیرۆر دیارەمە بەستی کوێیە ئەمە ئەم قسەی ئەردۆغان نیشانی جیاوازی نییە لە بیرکردنەوەیان تایبەت بە سووریا و ڕۆژاوای کوردستان. بەڵێ ینی ئەمە ئەس دەبێژم يعني قال وقت من قلت قال كارت دستي اردوغان دهنه يك جي اف مثلا كو برانيا عرب سن او يكون ها بونا دا سلاطار هاجر تحرير الشام به هاجر جروب اندين ارتشان اجتماعي سوريا بيكون ها ايريشك كردان لدردورا كوباني وبندافات شين دكين هاجر او بن هاجر كارتا تركمان بن نها تركيا بالا خدت قوناغا بيد وقال لك شويه نزيكي عراقي براستي نزيكي سياستها تركيا هم بر العراق وكردستان عراقي نها كارتا تركمان سوريا دردخينم تفضل ظانم كو تركمان سوريا رجاوان قال لك بشو برانبر برجاء كردان وعربان ونتويندن إقاتيندن للسورية لأنها تركيا هدي حتى وكون نمونة براستي وزير كاروبار بيكاتين لحكومة هريما كردستان كو بخو تركمنة أيضا معروف قلت كو 2 مليون تركمان لسوريا هنا فيها هجمارة كجلك برشاوة أفاتي واتي كو تركيا هدي أجندة نوتينا هولي والسر جلك أصلا هو بدك وريل بر وبروجي بجراكو كرد رولك جرينج دقوناغا بيد لسوريا بليزن جاتخوا بديوێکی دیکە کاک سیروان بدیوێکی دیکە ڕاستیەکەی گەرتون تورکیا بیتوانیا استراتیژی خۆی
لە ڕێگەی عەرەبی سوننەوە لە سووریا کە ژمارەیان زۆرترە و ڕاستیەکەی کارکتەری یەکەمی دەسەڵاتداریە بن لە سووریای داهاتووە ئەگەر بیتوانایە بیزانایە ئەتوانێت بە تەواوەتی لە ڕێی عەرەبی سوننەوە جێبەجێ بکە پێویستی بەوە بوو دەست بەرێ بۆ تورکمانێک کە ژمارەیان لە سووریا ڕاستیەکەی زۆر نییە ڕاستە ئێمە ئەزبێکێت بێژم لێ هەمان دەمێدە حتا ڕادەیەکی تورکیە باندۆراوی وێ لەسەر ئەحمەد الشەرع هەبێ یعنی ئەم باڵا خۆ بدەین وەکو نمونە جڤینا کۆ لە فڕۆکخانەیە دومێریا لەشکری لە شامێ ئالیکاریا کوالیسیۆنا ناودەوڵەتی بە ئەمریکا ینی وەختا کۆ جڤین دناوبەرە جەنەرال مەزلوم عەبدی و ئەحمەد الشەرع پێکا نەبدلێت تورکیە بوو تورکیە ئاگادار بوو 100% لێ 100% نەبدلێ بوو ژبەر کۆ تورکیە دخوازە حتا دووری بەخت چ پرسپێکتیڤێک یان ئەگەرێک دناوبەرە لە نێزیکردنێک دناوبەرە عەرەبێن سونیان هێن دەسەڵاتێن شامێنەها و کورداندا هەبە ڕێ لەبەر وەیەکێ بگرە ژبەرلو ئەس دەبێژم ینی باندۆرا تورکیە لە ناو عەرەبێن سنە و بتایبەت کارکتەرە کۆنها هاتیە ئەحمەد الشەرع دخوازە خۆ بدە پێش وەکو کەسێکی حتا ڕادەیەکی سەربەخۆیە ڤیانە سیاسی سەربەخۆی زۆر باشە ناسیۆنالیستێکی عەرەبپەرستە و بێتر دخوازە خۆ نێزیکی وڵاتێن وەکو عەربستانە سعودی و مەسر ئەمە قسێکی زۆر باشە ئەمە قسێکی زۆر باشە دواتر قسەی لەگەڵ لە سەرەکەم بەڵام یەک شتەمەوێ بزانم بە کورتی مەزلوم عەبدی لە ئەمریکا یان نا قسێکی وا هەیە کە گوایە لە ئەمریکا بێ لەگەڵ هەندێک لە سیناتۆرەکانیش و هەندێک لە سیاسیەکانی دیکە ئەمریکا کۆبوونەوەی هەبوو بێ هیچ زانیاری لەو بارەوە هەیە نابڕاستیەس باوەڕ ناکەم ئەوە خافتن ڕاست نەکا خافتن دەرکەوت بوو کۆ مەزلوم عەبدی وەرە لە ڕێوڕسمێن ئەمە سەرۆکاتیا ترامپی بەشدار 21 هەیە بەسەس باوەڕ ناکەم ڕاست و دروست ئەوە ڕوونە باش دکتۆر دێمۆ لای تۆ گفتوگۆ لە نێوان خۆسەر و دیمەشق دەستی پێ کردووە من لە مەسەدەوە یعنی یەک قسەی سەرەکی یان شتێک کە گادلاینێکی سەرەکی بێ هێڵێکی گشتی سەرەکی بێ لەبارەی گفتوگۆکانەوە کە ڕاستیەکەی دوێنێ سەرچاوەیەک لە ئەنجومەنی سووریای دیموکرات پێیوتم ئەوەیە کە لەسەر ئاستەکانی سیاسی و ئەمنی و سەربازی گفتوگۆ کراوە و لیژنەش هەن بۆ ئەوەی گفتوگۆکان بەرنە پێشەوە ینی لەسەر ئاستی سیاسی و ئەمنی و سەربازی ئەمەیتر ئاستە گرنگەکانی ڕێکەوتنە لە بینی خۆسەری دیموکراتی و دیمەشقیشە تۆ تەوقیتی یەکلاکردنەوەی ئەم پرسانت لە ئێستاە پێ باشە یان پێدەچێت زوو بێ ئەم پرسانە لە بینی خۆسەر و دیمەشق بە تایبەت زووە خۆسەر ئەم پرسانە لەگەڵ دیمەشقایەک لای بکاتەوە ئەم گفتوگۆیی کە ئێستا هەیە گفتوگۆیەکی چارە نووساز نییە پەیوەندی هەبێ بە نووسینەوەی دەستور یا فۆڕمکردنەوەی قوڵایی دەوڵەتی سووریا و بۆ ئەوەی پێکهاتەیەک پێ بدرێکە ئیتر چیتر نەبێتە مای ناکۆکی ئەمە نییە بەڵکو ئەمە ئامۆژگاری ئەمریکیەکانەوەی ئەوروپیەکانی فەڕەنسیەکانە بەوەی کە ئەگەر ناتوانن ڕاستە و خۆل لەگەڵ تورکیاش جۆرێک لە ئارامیان پێ بدەن و جۆرێک لە هێز بە سەرکردایەتی ئێستای تورکیا بدەن بۆ ئەوەی کە احتیوای گەلی تورکیا بکە بچن لەوێەوە پەیامەکەی پێ بدەن کە ئێمە یەکێتی خاکمان دەوێ و گوایە ئێمە ئامادەین بۆ چارەسەرکردنی هێزەکان بۆ نمونە دوایین لێدوانی سەرۆک کۆماری تورکیا ئەوە بوو کە لە 3 نقطەی گرنگدا سەرکەوتینیان بەدەستێناوە و چاوەڕوانی چوارەم دەکەن باسی تلڕەفعەت و شەهبا و هەروەها مونبجی کرد کە لەوێ سەرکەوتنیان بەدەستێناوە و گوایە لە چەند ڕۆژی داهاتوودا هێرشی ناوچەکانی کە دەکەن گوایە بە قسەی ئەوان بەڵام لە کاتێکدا ئەو باسی سەرکەوتن لە 3 نقطە دەکا واتە جۆرێک دەیەوێت لە ڕەزامەندی دروستکە احتیاتی ئەوە دەکا نەکو سەرکەوتن لە بەشەکەی دیکە دروست نەبێ چونکە لە ڕاستیدا کەوتنی ناوچەکانی ژێردەستی هەسەدا هێزەکانی سووریا دموکرات کەوتنی ئەو ئەجێندا گەورە خۆر ئاوایەیە کە ئەمڕۆ ئیسرائیلی بدایتە پێش خۆی یعنی لە ڕاستیدا ئێستا زۆر تێکەڵاو بووە کە ئاخۆ ئەمە پەیوەندی بە ئاسایشی ئیسرائیلەوەیە بەتەنها نەخەیر پەیوەندی بە کۆی سیستەمەکە و بە کۆی ئەجیندای خۆر ئاواییەکەوە هەیە بۆیە هەموو خۆر ئاوا ئەوڕۆ ڕاوێژ دەداتە مەزلوم کۆبانی و لایەنەکانی دیکە بابەتەکە زیاتر ئەوەیە سەبارەت بە پرسی نووسینەوەی دەستور خودی عارب خودی سونە ئێستا ئامادە نییە بۆ ئەوەی ئەحمەد شەرع نوێنەرایەتی قوڵایی سیاستەکانی دەوڵەت و فۆڕمکردنەوەی دەوڵەت بکە دەوڵەتی سووریا بە شێوەیەک فۆڕم دەکرێتەوە کە عارەبەکان بە تایبەتی ئەوانەی پارەیان هەیە تێیدا بەشدار بن
جگە لەوەش ئەوانەی کە پارەیان هەیە و بەشدار دەبن وەکو بۆ نمونە سعودیە مەرجیان ئەوەیە کە کورد ڕازی بکرێ دەزانی لە 1975 بۆ 80 سەروەتی سووریا لە ژێر دەستی کوردەکاندایە هەر لە گەنمەوە هەر لە پەمەوە هەر لە گەنم و جۆوە هەر لە نەوتەوە هەر لە کارەباوە لە ئاوەوە هەموو شتێک لە ژێر دەستی کوردەکاندایە بۆیە ئاسان نیێت و ئەم جوگرافیایە و تورکیاشێکێک لە مەبەستەکانی جگە لە قوڵایی سیاسەتە ئەمنیەکانی ئەوەی کە بەردەوام خۆی ترساندووە ئەگەر کورد لەوێ لە نزیک سنوورەکەی و ببێتە شتێک بابەتە ئابوووریەکەشە چکە ئەگەر ئەوەی لە بەردەستدانە بێ ناتوانێت هاوکاری هەڵبژاردننی وڵات دکتۆر ئەمەوێ ڕاستیەکەی لەبارەی دیدی نێودەوڵەتی و دیدی وڵاتانی کەندا و عەرەبی بەتایبەت قسە بکەین سبەینێ لە سعودیە کۆبوونەوە کرێ بە دڵنیایەوە تورکیاش لەوەیە بێ تقریبا درێژکردنەوەی کۆبوونەوەکەی عەقەبەیە ئەوەی ئوردون لەوێ هەندێک خاڵی سەرەکی باسکران پێت وایە با بڵێن تەکیدکردنەوە لەو دیدە هەرێمی و نێودەوڵەتیە لەبارەی قەراری 2254 با بڵێن بنەمای سەرەکی بێ بۆ سیاسەتکردن و داڕشتنەوەی دەستور و هەڵبژاردن و هەموو هەنگاوانی دیکە کە لە سووریای نوێیە لە داهاتوە ئەگیرێنە بەر و ڕاستیەکەی بەشێکی باشی ئەو بڕیارەش هێڵە سەرەکیەکانی خەتەگشتیەکانی بە قازانجی کووردە ئەمانەی کە لە عەقەبە کران لە سعودیە ئەکرێن و هەر پرسێکی دیکە کە لە چوارچەوەی هەرێمی نێودەوڵەتیە لەباری سووریاوە ئەکرێ پێت وایە هێڵە سەرەکیەکانی لە خزمەتی کورد لە ڕۆژاوای کوردستان و سووریایە 2254 یا سوژی و کازاخستان ئەستانەی کازاخستان یا کۆبوونەوەکانی جنێف هەر هەمویان کۆتاییان پێهات هەر هەمویان بە خاک سپێردران گۆڕانەکە هێندە گەورەیە هێندە بنچینەیە لە سووریا ئەو بڕیارانی کە باز دەکرێن کە ئاماژەیان پێدەکرێت لە ڕاستیدا زۆر سەطحی ماون بەجێمان گۆڕانەکان زیاتر ڕۆیشتن لە ئێستا ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم سەبارەت بە گفتوگویانی لە کەنداو دەکرێن هەرگیز کەنداو نابینی بەشداری گفتوگوێ بکە ئەگەر ڕەزامەندی خۆر ئاوای لەگەڵدانە بێ لەبەر ئەوەی کەنداو بۆ خۆی بەشێکە لە ئەنجەدیا خۆر ئاوایی و ئیسرائیلیەکە لە حقیقەتدا خاڵێکی تریشەیە من دەبینم کەم ئیشارەی پێدەکرێت بۆ جەنابەت ئیشارەی پێ بکەم بە کورتی ئەویش ئەوەیە ئایا ئیسرائیل بە کۆتایی هێنان بە ئەوانی یێمەن ئەوەی سارەڵای چێ حوتیەکانی یێمەن بە حەماس بە حیزب الله بە بەشار دەتوانێت ئەمنیەتی خۆی دابین بکە هەرگیز ناتوانێت ئەوەندە دەورەکەی بە موسڵمان و بە خەڵکی دژەدینی ئەوان و بە خەڵکێک قەزیەی هەیە و کە زوڵمی لەو دەسەڵاتە بینیوە و ئەوانی زوڵمیان لەو کردووە وەکو چۆن دەڵێ بەردەوام ئیسرائیلەکان ترسی ئەوەیان هەیە هەڵیان دەنە ناو ئاوەکە خۆ ناشکرێ هەموو ساڵێک کاکەڕەن شەڕێکی گەورە و هەزاران کەس قەتڵ و عام بکەن بۆیە دەبێ ئەم خەریتەیە بگۆڕدرێ دەبێ سووریا وڵاتی دەسەڵاتێکی هەبێ هەرگیز هەڕەشە نەبێ لە سەریان دەبێ نەفەسی خۆی بۆ شوێنی تر بکاتەوە یعنی ئاسایشی ئیسرائیل ئێمە اینجا تۆ دکتۆر ئەوەم پێ بڵێ ئێستا ئەم ویستەی ئیسرائیل نە کۆمەڵگە جوڵاوەکان ئەم ویستەی ئیسرائیل کە تۆ باسیەکەی لەوەی کە هەرچیەکەکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێ پەیوەستی بەوە هەبێ پەیوەندی بەوە هەبێ کە ئەمنیەتی ئیسرائیل ئاسایشی نیشتیمانی ئیسرائیل پارێزراو بێ لە سعودیە لە عەقەبە لە هەر شوێنێکی تر کۆبوونەوە لەباری سووریاوە بکرێ قسەی سەرەکی لەباری سووریاوە ئەبێ لەو چوارچێوەیە ئەبێ لەو چوارچێوەیەدا بێ و من یەک شتی تر بە جەنابەت بڵێم ئەمە پێشبینیەکی زۆر بەقووەتە یعنی بێتە سەر ئەوەی کە هەر لایەنێک تەنانەت ئەمریکاش بێوێ پاشەکشە بکە لە سووریا لە هاوکێشەکە بستە دەرێ یا ئەوروپاش پاشەکشە بکە هێزی هەوایی ئیسرائیلی تەداخول دەکات نایەڵێ هیچ جەبهەیەک زیاتر بەرەو پێشەوە بچێت لەوەی کە لەو سنوورەی ئێستادا هەیە یعنی ئەوەندە بابەتی سووریا حساسە ڕووزانی و گۆڕانکاریەی لە سووریای ڕوویدا بەراورد ناکرێت بۆی لە عێراق ڕوویدا کاریگەریەکەی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوەش کە سووریا بنیاد دەنرێتەوە بەراورد ناکرێت بۆی کە عێراق بەم چەشنە بڕیە هین کراوەتەوە سووریا قوڵایەکی کۆمەڵایەتی و تاریخی سەرسوڕهێنەری سونی هەیە و کاریگەری لەسەر کەندا و هێچگار زۆرە بۆیە بە دڵنیاییەوە جاتخوا دکتۆر لەسەر کاریگەری ئەوەی کە چێ سونەیەک لە ناوچەکە وڵاتانی کەنداویان تورکیا ئەتوانن دەستیان هەبێت لە دروستکردنەوەی سووریای نوێ و داڕشتنەوەی سیاست لە
سووریای نوێ ئەو فۆرمەی کە سووریای نوێ ئەبێت چۆن بێ من بە کورتی یەکش دەخوێنمەوە هی هاوڕێیەکەم بووم ئێوارەیە نووسی بووی تۆ ئیتر قسە بۆ تۆ بەجێڵم ئەڵێ کێبەرقەی هەژمون و جێگەگرتن لە سووریا سعودیە پردێکی ئاسمانی هەیە بۆ گەیاندنی خۆراک ئەوە ڕوونە قەتەر تێچووی زیادکردنی موچە بە ڕژێ لە 400 ئەو دابینیەکە قەتەر دابینیەکە کە ئەکاتە 1,200,000 دلار بەڵام تورکیا چیەکە لەو نێوەندەیە تورکیا تا یەکەم شەوی تەراویح فەرشی مزگەوتی ئومەوی با بڵێن نوێیەکاتەوە و دەستێک بە مزگەوتی ئومەوی ئاهێنێ تۆ پێم بڵێ ئەوەی کە ئەتوانێت لە وڵاتانی سونیە کاریگەریان هەبێ کاریگەری پارە باسەکەم کە گرنگە بۆ داڕشتنەوەی یان دروستکردنەوەی سووریا کەنداوە یان تورکیایە کەنداوە بە دەرەجەی یەکەم تورکیاش چاوی لە کەنداوە تورکیاش بۆ ئاوەدانکردنەوەی سووریا داوای هاوکاری لە کەنداو دەکا تورکیاش ڕاستە لە ڕووی سەربازیەوە چۆن خۆی نمایش دەکا بەڵام ئەو هێزە توندەی دە ڕۆژبەر لە ئێستا نیە سەرڕای ئەو هەڕەشانش دەیکا تورکیا لەسەر ئاستی ستەیتمنتی دەوڵەت لەسەر ئاستی لێدوانەکانیان لەسەر ئاستی قوڵایی کۆمەڵایەتی خودی ئەو لێدوانانەی کە سەرکردەکانیان دەدەی جۆرە خەتێکی تێدایە بۆ گەڕانەوە بۆ دیالۆگ تورکیا لەوە تێگەیشتووە کە ئاسان نییە تۆ بۆ تورکیا ئاسان نییە جەنگێکی ناوخۆی قوڵ و درێژخایەن لە ناوچەکە دروست ببێ کۆماری ئیسلامی ئێران بە جددی ئێستا بانگەشەیەوە دەکا کە دەبێ حەشت لە عێراق بمێنێ و دەستیان دەگاتە سووریا و گۆڕانەکانی سووریا جارش کە بە قازانجی ئەوان دەشکێتەوە بۆیە ئاسان نییە لە ڕاستیدا تورکیا بەم بێمونەتە لەسەر هێڵێکی گەرم بێ و سعودیە بخاتە سەر هێڵێکی گەرم ناسپاسکاش ڕۆڵێکی گرنگ دەجێڕێ لە ناوچەکە هەموو ئاوەدانکردنەوە بە تایبەتی خیبرەیەکی گەورە دەستی کاری زۆری هەیە خیبرەی هەندەسەی زۆری هەیە ئەڵمانیا ئاوەدان کردوتەوە عێراقی ئاوەدان کردوتەوە ئەسڵەن ئێران عێراقی بۆ تورکیا باەک شوێنی تریش بڵێم دکتۆر لەو چێ پێ و سیر بێ باەک شوێنی تر بڵێم بۆیە تورکیا ڕۆڵی دەبێت بەس بە پارەی کەنداو تەنانەت کامپنو و یاریگای بەرشەلۆنار کۆمپانیایکی تورکی خەریکی تازەکردنەوەیەتی ئیتر بێگومان بۆیە لەو نێوەندەیە ئەتوانن کاریگەریان هەبێ بەڵام پارەکان پێیان نامیان پرسێکترە کاک سیروان بمبورە دێمەوە لای تۆ ئەزانی قسەی جددی بۆ ئێمە لە کوردستان لە ڕۆژاوای کوردستان و تایبەت بەوەی کە ترەمپ دێتەوە سەر حکوم ئەوەیە بوونی سەربازی ئەمریکا وەکو خۆی ئەمێنێتەوە یان نا جموجوڵی دیاریکراو لە کۆبانێ ئەبینین جموجوڵی با بڵێن سەربازی ئەمریکیە خەریکی دروستکردنی بنکەیەکی سەربازین و هێزیان زیاتر نردووە هەم وەکو سەرباز هەم وەکو با بڵێن کەرەستەی سەربازی تۆ پێم بڵێ ئایندەی بوونی سەربازی ئەمریکا لە چوارچەوەی سەرۆکاتی دۆناڵد ترەمپ لە ڕۆژاوای کوردستان چۆنە بێ يعني بري حرتشي از باور ناكم هبونا امريكا لنهار روجافا ولسوريا جوان جهين كولي هي زيد برفرهتر ببي يعني او تشتي كون حال كوباني تشيد براست امريكا هاتي ولودك از باور ناكم زیاتر بل خالك چاودێریە وەکو چاوا رووسیا و تورکیا الادلب ئەو خالن چاودێریە ئاوا کرد بوو لێوێنە بنگەهەکە لەشکرییا مەزن بوو و پێنتەگۆن ئەڤ یەک زەلال کرد ئادن ئەس دەبێژم دخۆناغابێت و دکتۆر باش لەسەر ئاخەوینە حەوجێز دووبارە بکەم نوها ئاکۆ گوه دەدە ئاگۆ ئەمریکا گۆهداریە ئاخافتنەوەیت کە ئیسرائیلە و ئیسرائیل ئەشکەرە و زەلال گوتیە ئەم بەرژەوەندیامەت وێ قۆناغێدە ئەوە کو هێزن ئەمریکی لە سووریە بمین ئەوایات شتێک خاڵێکە زەلالە و دانوستاندنێن دناوبەرە تیما ترامپ و نتنیاهۆدا ئەڤ یەک هاتیە نیقاشکردن ئەو ئاخافتنە شتێکی پشتڕاست دەبێژم یادی هێزن ئەمریکی لە سووریە وێ بمینن وەکو ڕۆلەکێک و کاربن ئالیکاریا دیپلۆماسیا ئەمریکا لە سووریە بڕێوە ببن ژبەر بۆ ئەمریکا دەزانێت دو تشتە نانمە سافت پاور و هارد پاور ئەمریکا هینجی حتانها دوێ باوەریەدەی و ئارتێشە ئەمریکی دکارە ئەژندەیە نوێیان سیاسی ڕۆژهەڵاتان ئاڤین مەشینە مەسەلە نەمە مەسەلا شەڕێ دژی داعش یا شەڕێ دژی تەرۆرە ئەمریکا دکارە بگەلێک شێوە کەسێکی لە ئەریزۆنا یا لە نیڤادا ڕوونشتی بێ دکارە بنگەهێن داعش لە دێرزۆر و بەیابانی سووریا و دەبێرێنتن بکە ئەرمانج هەبوونا لەشکری ئەمریکا نەگرینگە بۆی ئاستا کۆڕۆنا پرۆژەیە ئەمریکی لە سووریا و لە ڕۆژهەڵاتان ئاڤین دپارێزە ژبەرلۆ خالێک بڕاستی تشتێک دن هەیە دخوازم بەحساوێ بکەم ژبەر ئەوژی
قاشدەی پرسا گوتە ji دکتۆر کردبوو ئەو کۆ ڕۆلا وان وڵاتên کنداڤێ کنdav ینی هەگەر ژمەرۆژ پرسپکتیڤا کوردا لێ بنارە دوسێ وڵاتانە divê کورد پەیوەندییا خۆبوانە دخۆناغا بێدا باشتر بکن عربستانە سعودی هەلبەت وەکو تەژی گوت یعنی ئالیکاریە مرۆڤاهیە هەری مەزن دەدا حکوومەتە نوێیان سووریا دوودە گەلێ سووریە بگشتی divê کورد پەیوەندییا خوا کوردێن ڕۆژاوا باشتر بکن و دو وڵاتên din girîng hene ku kêm behsa wan tê kirin ji ber ku helwesta wan hetan ha nezelalî yek jê Misr û yek jî îmarat yani îmarat hetan ha ji ber sedemên îdeolojî berçav îmarat û kesên ku hatine ser hukm li Sûriyê niha ne heman îdeolojîn ji ber wilo hetan ha gavên îmarat ber bi Sûriyê ve nezelalin lê wekû çawa îmarat roleke gelekî girîng bi taybet duwarê aborî de piştgiriya Kurdan di çarçeveya şerê de jî Daeş koalîsyonê de yani piştgiriya Kurdên Rojava kir divê niha Kurd karibin wê alîkariyê wergerîn alîkariyeke siyasî di qonaxa nû de ji ber ez bar dikim hîn jî Misr û îmarat dikarin roleke baş di Sûriyê de bilîzin roleke ku di qonaxa nû avakirinê de wekû dektor got Tirkiye nikare vê yekê bike Tirkiye welatekî yekcar nikare bi serê xwe avakirina Sûriyê bike ji ber lo wê pêwîstî bi Erebistana Siûdî û Qatar û îmarat hebe hebûna îmarat di wê yeksaneyê de divê Kurd Sûdê jê werbigirin û bi rastî jî tiştek din heyî ku belkî gelek kes wek mijareke hestiyar dibînin lê ev tişt hate kirin yani pêwendiya bi İsraîl nema êdî tabûye li Sûriyê û heta Ehmed Şerع derket ku em nehatine dijminatiya İsraîl bikin yan jî İsraîl bikin xaleke û axaftinek yani axaftinek di navbera İlham Ehmed û Cid'ûn Secar de hat kirin wezîrê derveyê İsraîlê ne şerme û ne gunehe û ne eybe ku Kurd pêwendiya xwe bi welatên derûberê Sûriyê bihêztir bikin eger ew yek wê wateyê ku ev destkeftên Kurdar li Rojava ku ticarî dimêjûya Sûriyê de nehatû destxistin werin parastin û werin pêşxistin هەڤاڵ سیروان قەچۆ ڕۆژنامەنووس لە ئەمریکاوە لەگەڵ ماوی گەلێک سوپاس دەستت خۆش بێ دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا پسپۆڕی پەیوەندیە نێودەوڵەتیەکان و شارەزای کاروباری تورکیا ئێوەش لە هەولێرەوە لەگەڵ ما بوون گەلێک سوپاس دەستان خۆش بێت سپاس بە دوعا